هاتودا جه هجای مصطفى النعیمی شروعکار سیاسی جه هاتاید پرسم هجای مصطفى تو بخیراتی کردستان 24 بوچی ترکیا به اصرار پیوندی دنا برا عراق و اداره نویا سوریای باش ببن ما ترسی چنه نظام دنگی میوان ناگه همین هجا مصطفى النعيمي جدما دز بكاربونا وزير دروي تركيا جرى دويمينا دهتا عراقي هند زانن دناف بريدا سر كماري تركيا رجب طيب اردوغان جي هاتا عراقي وسردانا هرما كردستان جي كر بتايبتي پشتي كاتنا رجيم اسد هند زانن باواي كي حساسيت هي دناف برا في اداره نويا سوريا وحكومتها عراقي او حساسيت چنه آیا ممکنه بهنه چاره سرکرن اگر نه هنه چاره سرکرن ما ترسی چنه بوچی ترکیا رول ناف بین کاریه دبینی دنا برا هر دو آلیان دا وزیر دروی ترکیا جید بیجیتن آشتی و آرامیا لعراق گردای همو نافچه ایه آشتی و آرامی لعراق هبیتن همی نافچه آرام دبیتن ما بس جوی گوتنی چیه و آیا ما ترسین امنی لسر عراق هنه هجای مصطفى النعیمی اگر برسفا ما بدای بوچی ترکیا به اصرار دناف برا اداره نویا سوریا و عراق پیوندیان باش کت آیا حول وان دي سر بگرن؟ بداية أنا أعتقد أن طبيعة المباحثات ولا لسالتا دم بما سروشتي أو بيوندياني كلنيوان بغداو سوريا وهي والرول نيوتجري سوريا زياتر بيوندي ببو رخراوانو وهي كتركيا بتيرورز دي الناسنت وكو بكاكا أو رخراواني ديكي كسر بو رخراوان وبشي ديكي هزكان كلا سنوري هزكاني نيوان عراق وتركيا وإيران بهم وإستا آن ديانويت بيامك دابنن بيامك بو هردو لديوي عراقي وديوي تركيا ياخذ سوريا بويك قرانكاري كوريدا ولا سوريا وأوش بيويست إما وكو حكومتي عراقي وكو وراتاني بيونديدار بقيرانا هرم يكاني ناوتسكا بيويست بوشي وزمان والله بكين بتايبتيش لوي بيويست بدوسي هاو بشي نيوان من ترسيا وتركيا ترسيكي هي لسوارتسيوي أو تيروري كالريو خاكي سوريا هي بتايبتيش أوي كوتوتا بشي رجالاتي سوريا لودت سيد كردي سربازي تيد أنزام بدريد ببيلكتي جيشتي نيوان أمريكا وتركيا وسوريا أم زورك شو هواي كلنا وتسكا دروس ببو أو زمو زولانا زورك لتسي دروس كردو وبو إلا برامردا بتوان أو جروباني كبتيرورسنا سندراون وتنان بشكل هزاني كبشكل هزكاري سوريا ديمقراط بو بشكل سباي سوريا باشا هجاء مصطفى جهاتنا فيدس هالاتانو لسوريا قلق برپرسن سياسي وسربازيين عراقي دستيوان كتسر دليمان هواديت بقاسي بيستروجان عراق دا اماده باشيه دابو هزن خوين زده نارتنه سر سنوري بو اگر هر هرشکی انجی پیشاته کنا جواره کری چندین جاران سرک وزیرین عراق گوتیه مع عراق جشرکی نافچه پاراستیه آیا براستی جی عراق پاراستیه یان هجی مطرسی لسر عراقی مانه؟ أنا أعتقد بأن الهواجس من بيمو أو ترسيل العراق بيوست بأسايشي نوتسكا ياخد أسايشي دوروبري عراق لنيوان سنوري عراق وسوريا كالجرينتين أو دوسيانية كتاوتي ذكر بتاوتي دوسي كاني زندان كاني داعش كالنوتسي غويران وبتاوتيش لا هول وتهدو زنداني غويران وهول أم دو زندان ما ترسيكي زور غوري هذا كان السورياي ديمقراط وكارتا كيف شر بكاري دهنن باوي كردي سربازيان لدج أنزام ندرد بو أوي ببشك ياخد لحكومتي دمشق تركيا وعراق دو كان بأنواع أو زندان أنا ما تسمى بتاعتيش لأني عراقي شركركاني خوي لو زندان أنا كشان دوتو بلام لو ده تستزاري كدي كتيرور بخزتوني وعراق وزقة لواج اشتك بيوز بدوسي تيرور هي كرخرا والشركرة إيران يكان أو أنيك هولي خزينة نيو عراق ددن ودان يتلريقي عراق وبسن سوريا أبو يبوني أم زورة سالاكيا ناوة أم دو سالاكيا بالهوا هنگ لقل كشان نوي تسكداران جنگيه كي ببيد فراهم دكات بو أوي زاري كديكا تسك لروي هريميو بخريتو كار
باشا ئەڵوزبوونا ئەمن و ئەولەهیە لە عێراقی و نەدیاریاوێ دە سەباڕۆژێدا چ پێیوەست و گرێدانێک ببەردەوامیە شەڕێ دناوبەرە حزبڵڵا و ئیسرائیلێدا هەیە ئەگەر بەستەوان دمەهی کات جەنەبێ هەوا دەزانیت وایە دیسا هێرشان دەست پێ کرد. من پێم وایە ئەگەر بێت و عێراق لە دۆسیە پشتیوانیکردنی یەکانگیری بەرەکانی جەنگ وەکو پرۆژەیەکی ئێرانی بەردەوام بێت کاریگەری زۆری لەسەر وڵاتەکەی دەبێت بە تایبەتیش کە گەلێک ناو یاخود قەوارەن هەن کە هاواهەنگی دەوڵەتن وەکو دەوڵەت مامەڵە دەکەن وەکو دەستەی حەشدی شعبی یاخودەوە پێی دەوترێت مقاومەی ئیسلامی لە عێراق ئەم دوو لایەنە حەشدی شعبی و مقاومەی ئیسلامی مەترسیەکی زۆر گەورن بۆ سەر یەکگرتووی خاکی عێراق ئەوان پاساون بۆ ئەوەی تەلەڤیڤ هێرش بکاتە سەر عێراق وە لە نێو عێراق سەرکردەکانیان بە ئامانج بگرێت بانکێکی ئامانج هەیە لە لای ئیسرائیلەوە بە گوێرەی فڕۆکەوانی ئەمریکا RQ5 گلۆبال هۆک ئەوانەی دەستنیشان کردووە و گوتوێتی کە لەو شوێنانێکی میلیشەکانی ئێرانی لێن بەشێکیان لە نێو عێراقن و قابلی ئەوەن کە ئامانجیان بە ئامانج بگرێ بە تایبەتی لە زۆرفسەخر و لە هەندێک خاڵی سەربازی دیکە کە دابش بوون لە نێوان پارێزگای ئەنبار بە ئاراستەی دیالە بۆ شێوازە درێژ دەبێتەوە لە دیالەوە بۆ سامەڕە و لەوێشەوە بۆ هەندێک ناوچەی مووسڵ کەواتە کۆمەلگەی نێودەوڵەتی ترسی لە چالاکی ئەم گروپانە هەیە بە تایبەتیش دوای ئەو کردە سەربازیە ئازبەرزانەی کە توانرا لەوێەوە تەکنۆلۆژیای ئازبەرز بەکار بهێنرێت بۆ تەقانەوەی پەیزەرەکانی حەزبوڵڵا بینیمان وە پەیوەندی پرۆژەی عێراقی وەکو قوارەیەکی هاوتای دەوڵەت وەکو حەشدی شعبی و مقاومە ئەمانە هەموویە مەترسی بۆ سەر عێراق دروست دەکەن و دەبنە پاساو بۆ ئەوەی ئیسرائیل جارێکی دیکە هەوڵی هێرشکردنە سەر عێراق بدات چ بە ئاراستەی سووریا یاخود چ بە ئاراستەی عێراق وە ببێتە هۆکاری هێرشی ئاسمانی. هێژە مستەفا هەری دماهیە سەرکوماری عێراقی دبێژیتن حەشدە شعبی بەشێکە ژێ سیستەمی بەرگێریە عێراقی پێشترژی سەرک وەزیرین عێراقی گوتبوو و هەوڵدانێن وان هەنە یعنی حەشدە شعبی بکەویتە ژێڕکێف و فەرمانە وەزارەتە بەرگێریە عێراقی لێ جەنابێ هەوە وێ پەرتو بەڵاوی وێ بێسەروبەریە دزانیتن یا گروپێن چەکدارن لە عێراقی تێدانە و ناوبەر هێرشێن وانە بوو سەر بەرژەوەندیên ئەمریکا و حتا ئیسرائیلێژی پشتی شەڕێ ناوبەرە ئیسرائیل و تەفگەرە حەماس لێ غەزایە بەبەردەوامیە وێ بێسەروبەریە کۆمنەکردنا چەک دەستێ دەولەتێدا هەبوونا گروپێن جودایên ku her گروپێک فەرمانێ ji cihekî werdigirîtin bi hatina Donald Trump aya matirsiya hêrişa li ser van gropan li Iraqê heye çi ji laya Amerîka yan jî İsraîlê؟ هیچ گومانێک لەوەدانیە دوا جموزۆڵەکان لەسەر ئاستی استراتیژی ئەوانیش جموزۆڵی میلیشیەکانی ئێرانە لە ڕێگەی هێنانی شەڕکەری بەردەوام و چەکدار بەرپرسی باڵی ئێران قسەیان کردووە لەسەرەوەی گوتیانە کە ئێمە 130,000 چەکدارمان ئامادە کردووە بۆ ئەوەی سووریا بەدەست بهێننەوە ئەمانە هەمویان بێگومان لە ڕێگەی خاکی عێراقەوە دەبنولەوە دەستنە سووریا بۆیە ئەو جۆرە هەڕەشانە کە ئاڕەشەم بۆ سەر ئاسایشی هەرێمی و نێودەوڵەتی تاکو ئێستاش بەردەوامن پێم وایە ئەو قەوارانەی کە وەکو سەنگری سەربازی بەکار دەهێنرێن ئەوانەی بانگەشەی ئەوە دەکەن کە لەژێر فەرمانی فەرماندەگشتی چەکدارەکانی عێراقدان بەشێکیان بە فەرمانی ئێران هەڵسوکەوت دەکەن و خۆیان لەژێر پەردەی هێزانەکانی عێراق شاردۆتەوە ڕاستیەکە ئەوەیە ئەجێندا ئێران جێبەجێ دەکەن ئەو پشگیریە لۆجیستی و ئابووری لەلایەن دەستەی حەشدی شعبی پێشکەش دەکرێت پێشکەش بە گروپە چەکدارەکانی مقاومەی ئیسلامی ڕوون و ئاشکرایەوە نکۆڵی لێ ناکرێت ئەو زۆرە گەلە کۆمەیەی کە هەوڵی بۆ درا بۆ یەکەنگیری بەرەکانی شەڕ هەمووی ڕوون و ئاشکرا بوو بۆ ئەمە هەڕەشەیە بۆ سەر وڵاتانی ناوچەکە و دەبێتە پاساو بەتابەتی بۆ ئیسرائیل و بۆ لایەنی ئەمریکی لە چوارچێوەی گەیشتنی دۆناڵد ترامپ بە دەسەڵات و بە کورسی سەرۆکایەتی دۆناڵد ترامپ لێدوانێکی زۆر ڕوون و ئاشکرایدا گوتی ناوچەکە دەگەڕێنمەوە شێوازی سەقامگیری پێپلیکانەیی بۆ ئەوەی بتوانین جارێکی دیکە ئاوادانکردنەوە لە سووریا و لە عێراق دەست پێ بکاتەوە و گوتیشی کە ئێمە ئێران جەڵەو دەکەین و لە دەیگەڕێنینەوە نێو قاڵبی خۆی کەواتە ترسێک هەیە لە نێو بڕیار بەدەستانی بەغدا و لە تاران ئەوان گەلێک لە سەرکردەکانی خۆیان لەو ناوچانە لە ئێران لە سووریا کشاندوێتەوە لە عێراق کەواتە ئەوان باش لەوە تێدەگەن ئەگەری هەیە کە جارێکی دیکە فڕۆکەکانی ئەمریکا بەسەر ناوچەکەدا بسۆڕێنەوە هەفتەیەک پێش ئێستا فڕۆکەی F-18 بەسەر ناوچەکە
خلاوەتەوە و لەسەر هەندێک شوێن کە فڕۆکەخانەی باڵێن مەدەنیش بووە نەوەک فڕۆکەخانەی کە سەربازی بوو بێت بۆ شێوەیە بە تایبەتی لە نێوان سنووری عێراق و سووریا وەکو پەیامێک بۆەوەی کە پێویستە سووریا لە عێراقدا ببڕێنرێت. گەلێک سپاس هێژە مستەفا ئەلنعیمی شرۆڤەکاری سیاسی ژێ هاتای.